ولا تكونوا كالذين تفرقوا. بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی ژمارە 275 کۆمەڵی دادگەری و کاندیدانی لە سەی سادق بە گەرمی بەڕێوە دەچێت. لەو چوارچێوەیەشدا بە ئامادەبوونی بەرپرسی مەڵبەندی شارە زۆر و سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کۆبوونەوەیەکی گشتی بۆ دۆست و لایەنگرانی کۆمەڵی دادگەری بە مەبەستی سەرخستنی لیستی ژمارە 275 بەڕێوە چوو. دەستخۆشی مێرە بۆ خەڵکە بەڕێزە بەڕاستی بەگەرموڕی بەدەمانەوە هاتن خی گەورە پاداشتیان باتەوە ماڕیان ئاوادان کە دیارە خەڵکی دەوروبەری ئێمە خەڵکێکی ئیسلام خوازن خەڵکی موسڵمان و ئیسلامیان خۆشەوێ ئێمەش بەڕاستی کە تەکلیفان لێکردن لە خزمەتیان نابین بەدەمانەوەهاتون بەگەرموڕی. ساڵانێکی زۆر زیان لە 30 ساڵەکە من لە خزمەتیام و پێکەوە هەردوو کشمان ئەندامی مەکتەبی سیاسی و من ئەزانم کە کەسێک شیاوی ئەوە بێکەوە دەنگی پێبر ئێمە لیستەکەمان بەهێزە سوپاس بەخوای گەورە و خەڵکی زۆر بەهێزی تایە و خەڵکی تایبەتی و دانسقەمان دەستنیشان کردووە بەڵام جەنابی کاک محەممەد حەکیم ئەندازیار محەممەد حەکیم کە سەرۆکی لیستەکەیە و ئێمە برایەتێکی زۆر بەهێز و کاریگەر هەیە لە بینمانە. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی و هەڵەبجە دەڵێت دەبینە دەنگی خەڵک و شەڕی مافەکانیان دەکەین. لەبەرەوە ئێمە و بەڵێ نادەین کە پابند بین بەچی بە دوو شتەوە یەک بە ئاینەوە دوو بە پرسە نیشتیمانیەکانەوە لە هەر کوێ بین. من لێمە پرسن لە تەلەڤیزیۆن و ڕادیۆکان ئایا لە پرسە نیشتیمانەکان لەگەڵ یەکێتی و پارتیە بن وتم نە وتم دەبێت یەکێتی و پارتی لەگەڵ ئێمە بێت. خۆ ئێمە کوردین پرسی نیشتیمانی مەرجی ئەمە دوایەکێتی پاوان دوایەمە بکەون چونکە هەر پرسێک خزمەت بە خەڵکی کوردستان بە نیشتیمانی کوردستان بکەن ئەوە ئێمە داکۆکی لەکەین ئەوە ئەوانە نیشتیمانیان خستۆتە ژێر پرسیان. ئەندام و دۆستانی کۆمەڵی دادگەری بە گۆڕوتینەوە لاوەڵی سەرخستنی لیستەکەیاندان و هاوڵاتیانش بەجێ ئومێد و مای متمانەی خۆیانی دەزانن. بۆیە بەڕاستی من پێم وایە ئەبێ خەڵکی موسڵمان و خەڵکی ئەهلی دینیش پشتگیری ئەم لیستە و ئەم کەسە بەڕێزانەکان چکە کۆمەڵێک کەسی شایستە و هەزمانزان و خەمخۆری میلەتیان کاندید کردەوە بۆ عێراق و بۆ ئەوەی لە خەمی خەڵکا بن و خزمەت بە دۆزی کورد و دۆزی نیشتیمانی بکەن. خۆ معشری بۆ شخصی شخصمانی لەخوا بەزیابێ هەر خەڵکە پێویست بۆ ناکە بەس کەوتەوە ماوە سیاسینی بەڕێزکە عشەتی ئێمە و قەومی ئێمە و ئەندامی سەکردایەتیە ئەو پیاوە بەڕێزانی بەبێ ئەوەی بەس تەلەفۆنی بۆ ئێمەکە ئامادەین بە هەموو شێوەیە بە ماڵ و بەسەر هەموو شتێکمانەوە بە خۆمان هەشتی ئامادەی بۆ شێوەیە. کۆمەڵی دادگەری لە بازنەکانی هەولێر سلێمانی و هەڵەبجە و لە دووەکیش بە لیستی ژمارە 275 و بە دروشمی لەگەڵتاندا ڕازبوون بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.